سڵاوتان لەبێ. ستۆدیۆی فستیڤاڵی فیلمی کوردی مۆبایل ئەمڕۆ میوانداری خانمە ئەکتەر دیاری ئۆمەدی کردووە پێکەوە گفتوگۆکەین لە سەر گرنگی فستیڤاڵ و بە تایبەت نواندن لە بەردەم مۆبایلە. دیاری گیان بەخێر بێ. زۆر سپاس دیدەگیان. زۆر سپاس. سپاس هەستێکی خۆشە. من و تۆ زۆر هاوڕین بەسێسە من میوانی تۆ. ئەمڕۆ من پرسیارەکەم و تۆش باز لە گرنگی فستیڤاڵ و هەروەها نواندنمان بۆ بکە. خۆش بێ. سپاس بۆ ئامادەبوونە. فستیڤاڵ تا چەند گرنگە بۆ ئەکتەر؟ ئەتوانێت بەهرەی نوێ توانای نوێ بدۆزێتەوە؟ نەک بۆ ئەکتەر، بۆ هەموو ئەو کەسانە گرنگە کە لە کایە هونەریەکەیە کار ئەکەن و بە تایبەت بۆ ئەکتەر گرنگیەکەی لەوایە دەرهێنەری تازە ئەناسێ، بەرهەمهێنەر ئەناسێ، فیلمە بینێ و گفتوگۆ کات با بڵین تێبینیەکانی یەکتر بە هەند وەرەگرن. ئێمە چەند جار چوینەتە فستیڤاڵەوە کە هاتوینەتە دەرەوە هەر خۆمان قەرارمان لەسەر ئەوەیەوە ئەو ئەکتەرە باشە، ئەو ئەکتەرە ئەوە زیاتر نواندنی بکردایە. لەبەرەوە گرنگی فستیڤاڵ لەوایە کە ئێمە هەمومان کۆ بینەوە و بیرۆڕاکانمان ئاڵوگۆڕەکەین. بێگومان زۆر ڕاستە. وەک ئاگادارم پلانە هەبوو کە ئەزمونێکی نوێ بکەی وەک دەرهێنەر کار بکەی. ئەم پلانە و گەیشت بەکوێ؟ لە چ قۆناغێکی کارکردنای؟ ئەم پلانەم من و تۆ بەیەکەوە بە هێواشی دەستمان پێ کرد کە سیناریۆکە نووسینی تۆیە و هەموو شتێکمان ئامادەیە. بەڵام ڕاستەکەی وەکو هەر کارێکی هونەری کە ئەکرێت بوجە بەشێکی گرنگە لە بەرهەمهێنانە، بەڕاستی چاوەڕێی ئەوەم بوجەیەکی باش بێتە بەردەستم و ئەو ئەزمونە تاقیکەمەوە لە بواری دەرهێنانە. کەواتە لێرەوە ئەمێ پێ بڵێم ئەم فستیڤاڵە دەرفەتە. پێویستە بە بودجەیەکی زۆر نییە چونکە بە مۆبایل هەمووان نەزانین لە ڕووی بودجەوە تێچۆوە هاوکارێکی زۆر باشی دەرهێنەرەکانە. پلانە نییە لە فستیڤاڵێکی وەکو فستیڤاڵی فیلمی کوردی مۆبایلە کار بکەیت؟ من و تۆ تەجروبەیەکی مۆبایلیشمان هەیە لە وەرکشۆپێکا ئیشمان کرد بەیەکەوە. من دەرهێنەر بووم، جارێکی تر تۆ دەرهێنەر بووی بۆ من. لەبەرەوەی مۆبایل ڕەنگە بە دوو هاوڕێ بتوانین کارێکی زۆر جوان ئامادە بکەین. گرنگ ئەوەیە ئەو چیرۆکی کە ئێمە ئامادەیەکەین یان ئەو نواندنی کە لە بەردەمی مۆبایلێکایکەین حتمما جیاوازە. لەبەرەوە بە دڵنیاییەوە ئەمەوێت کار بکەم، بەڵام ڕەنگە ئەو دەرفەتە لە بۆ ئەم فستیڤاڵی ئەم ساڵ نەتوانم. هیوادارم بۆ خولێکی تر بتوانی بەشداری ئەم فستیڤاڵە بکەیت و دڵنیام کە فیلمێکی زۆر باش دروست دەکەیت. بە هیوام تۆم لەگەڵا بێرە بێشتێکی باش بین بەیەکەوە. زۆر زۆر سپاس. باسی ئەوەت کردنواندن جیاوازی ئەبێت لە بەردەم کامێرا یاخود مۆبایلێکە. من ئەمێ ئەو بپرسم بۆ ئەکتەر ئەو نواندنەی ئەیکا، ئەو ئەدای ئەیکا، ئەو هەستەی ئەیا بە کارەکتەرەکە لە بەردەم مۆبایلە جیاوازی ئەبێ وەک لە بەردەم کامێرای یاخود ئەبێت هەمان حەقی خۆی پێباتەوە؟ بێگومان کە ئێمە نواندنەکەین باەک تۆز بێمەوە ناو شانۆ لەسەر تەختەی شانۆ بێ و یان لە بەردەمی مۆبایلێکا بێ یان کامێرەیەکی پرۆفیشناڵ، ئیحساسی ئەکتەر هەمان ئیحساسە، بەڵام ڕەنگە جۆری سیناریۆکە بگۆڕێ. ئەگەر ئێمە لە بەردەمی کامێرەیەکە نواندن بکەین، من هەمان ئەو ئیحساسەمە بێ کە دەوری دایکێکە بینم یا کە دەوری هەر کارێکتەرێک کە من بەرجەستەی بکەم بۆ من هیچ جیاوازی نییە، بەڵام ڕەنگە سیناریۆکە جیاوازی هەبێ. بۆیە نازانم من وەکو خۆم هیچ فەرق ناکات لە هەر شوێنێکە نواندن بکەم لە بەردەمی کامێرە بێیان مۆبایل. گرنگەوەیە من لە چ چیرۆکێکە نواندنەکەم، چ کارێکتەرێکم پێ ئەدرێ هەتا ڕۆڵەکە ببینم. زۆر ڕاستە. وەک خانمە ئەکتەرێک کاتێک ئەچیتە هۆڵەکانی سینەماوە ئەبینیت پڕ بینەرن و بینەرە بینی بە جۆش و خرۆشێکی زۆرە لە هۆڵەکانی سینەما ئەچەند بینەری فیلمەکە بنیەنە دەرەوە گفتوگۆی لەسەرەکەن. چه هەستێکی هەیە بۆ ئەکتەر کاتێک هۆڵەکانی سینەما ئەوەنە پڕە؟ بینەر یەکێکە لە کایە گرنگەکان بۆ هەموو ستافێک. یعنی تۆ تەنانەت بۆ دراماش کە درامایەک نمایش بکرێ لە تیڤیەکە، ئەگەر بینەر لی ڕازی نەبێ ئیترە و درامایە بە هیچ جۆرێ ناچێتە ناو خەڵکەوە. لەبەرەوە بۆ فیلم سازانیش بەڕاستی زۆر زۆر گرنگە کە بینەر لە کارەکانیان ڕازی بێ و ئیحساسێکی زۆر خۆشەکە من فیلمەکەم نمایش بکرێ هۆڵەکە پڕ بێت لە بینەران.
ئامادە ئەبم بۆ ساڵی ئایندە ئیش بکەمەوانێ لەبەرەوە بۆ ئێمە زۆر گرنگە ئەبێ کارکەین بۆ بینەر. ئێمە ڕاستە کارەکەمان لە ڕووی هوەریەوە پێویستە لە ئاستێکی باڵایە بێ، بەڵام لەوە گرنگتریش ئەوەیە کە ئێمە دڵی بینەر لە خۆمان نەڕەنجێنین. زۆر ڕاستە. لە یەکێک لە فستیڤالەکانە خەڵاتی باشترین خانمە ئەکتەرە بەدەستهێنا. ئەمێ لێرەوە بۆ ئەو فلم سازانە بۆ ئەکتەرانی کە لە بەشداری ئەکەن لەم فستیڤالەیە ئەو هەستی خۆت باس بکەی تا چەند گرنگە خەڵات بەدەستهێنان و بەرپرسیارەتەکەت چۆن زیاتر ئەکا لەسەر شانە. هەستێکی زۆر خۆشەوە ڕاستی واو لێ کات کە ئامادەبی بۆ ساڵەکانی ئایندە و بەردەوام بیت لە نواندن، بەڵام گرنگ ئەوەیە غروریش نەکات، چونکە زۆر جار لای ئێمە بەدەستهێنانی خەڵات ئەو باتە شوێنێکی ترەوە کە بەڕاستی نابێت هەم ئەکتەر هەم دەرهێنەر پێویست ناکات غرور بێ لەو کاری کە ئەیکا، ئەبێت ئامادە بێ بۆی بۆ ساڵەکانی ئایندە ئیشی باشتر و باشتر کە هەز بە بەرپرسیارەتی بکە. ڕەنگە من لە زۆر فیلمە کارم نەکرد بێ، ئەمە ئەگەڕێتەوە بۆ ئەوەی کە ئەو خەڵاتەم وەرگرت ئیتر وام لێ هات کە نەتوانم لە کاری با بڵێم کاڵ و کرچا ئیش بکەم، بۆیە بە هیوام خانمەکان ببینم خەڵات وەرگرن بۆ ئەوەی خانی ئەکتەری زۆر باشمان بۆ دروست ببێ و لەگەڵەوەشە هەنگاو بە هەنگاو بیان بینین لە سەرکەوتنە. بێگومان وەک خانم ئەکتەرێک ئەگەر لەم ماوە نزیکەیە پێشنیاری تۆ بکرێت لەلایەن دەرهێنەرێکەوە تا نواندن کەی لە فیلمێکی ئەوە لە فستیڤاڵی فیلمی کوردی مۆبایلە، وەڵامی تۆچی ئەبێ ئامادەیت تا چەنە بێ؟ بێگومان ئامادە بەم لە بەروی ئێمە پێویستمان بە توانای گەنجە. ئەگەر گەنجەکان کار بکەن و پێویستیان بە من بێ نواندنیان بۆ بکەم بۆنە. هەر تەنانەت من ئەمڕۆ لە کارێکەوە هاتووم کە فێرخوازێکی سینەما داوای لێ کردوم، ینی بۆ کارنامەی دەرچوونەکەی بەڵێ نواندنی بۆ بکەم بە خۆشحاڵیەوە کارم لەگەڵا کردووە و نواندنم بۆ کردو و چ جای بۆ فستیڤاڵی فیلمی کوردی مۆبایل بە دڵنیاییەوە بۆنا بە خۆشحاڵیەوە کارەکەم و لەبەرەوەی ئەو گەنجانەی کە ئێستا دروستە بن لە ڕووی تێبینیەوە، لە ڕووی سیناریۆ نووسینەوە، لە ڕووی دەرهێنانەوە کارکتەری تازەن هەمویان بۆ ئێمە ئەبدەیتێکی تازەژە بێ لە ڕووی نواندنەوە بە خۆشحاڵیەوە بۆنا بە هیوام گەنجەکانمان ئیشکەن و ئێمە بتوانین دەستیان بگرین. بۆ هیوایی کە تۆش ببینم لایەکێک لە فیلمەکان ئینشەڵا بێکەوە ئینشەڵا. کۆتا پەیامی تۆ بۆ ئەم فستیڤاڵە چی ئەبێت و ئەتەوێ لێرەوە بە بەشداربووان بڵێ چی؟ هیوادارم نەترسن، ئەو چونکە ترس واو لێ کات هەنگاوننی، هیوادارم بیان بینم گەنجەکانمان ببینم هەنگاوی زۆر باش بنێن، لەبەرەوەی ئەم فستیڤاڵە دەرفەتێکی زۆر باشە بۆ کەسانی کە ئەیانەوێ هەنگاو بنێن ڕەنگە نەتوانن ڕەنگە لە لای خوانەوە بڵێن ئەگەر ئێمە بە کەسێکی بە ئەزمون بڵین یان بە ئەکتەرێکی پیشەگەر بڵین یان بە ستافێک بڵین نەتوانن هاوکارمان بن. ئەمە دەرفەتێکی زۆر باشە و بە هیوام ئەوانیشی کە ئەزمونیان هەیە هەم دەرهێنەرەکان هەم ئەکتەرەکان لەناو ئەم فستیڤاڵەیە بیان بینین، چونکە ئەم فستیڤاڵە گرنگی و تایبەتمەندی خۆی هەیە. بێگومان بەشێکی زۆر لە گرنگەکان ئەوەی کە جێی دڵخۆشیە یەکێک لە خەڵاتەکان کە لە خولی یەکەمە خەڵاتی تایبەتی میدیای بەدەستهێنا بۆ دەرهێنەر ئەدیب فەریدون کە دەرهێنانی بۆ فیلمی مانلی کردبوو، ئەو خەڵاتی بەدەستهێنا کە لەویا تێچووی فیلمێکی تر و کۆی گشتی بودجەکەی بۆ دابین کرات تا فیلمێکی تر بەرهەم بهێنێ کە لە ئێستاە بە خۆشحاڵی و سەرقاڵی کارکردنە لەو فیلمەیە. ئەمە ئەزمونێکی زۆر باشە، پشگیریەکی زۆر باشە کە ئەو بەشداروانە ئەو خەڵاتە بەدەستهێنن و هەنگاوێکی زیاتر ئەنێن بۆ کارکردنیان. گرنگی ئەم فستیڤاڵە لە زۆر ڕۆ گرنگە، بەڵام بە تایبەتی ئەو خەڵاتە تایبەتی کە دەرهێنەرێک یا کە ستافێک وەریەگرێ زۆر گرنگە، یعنی کە تۆ ئەم ساڵ ئەو خەڵاتە وەرگری و بۆ ساڵی ئایندە سیناریۆکە و بە ئاسانی لە
بڕی ئێمە کێشەی بوجەمان هەیە ئەو بوجەیە بێتە بەردەست و کاری پێ بکەیت بەڕاستی من دەستخۆشیەکی گرمم هەیە بۆ ڕێخەرانی ئەم فستیڤالەوە بە هیوام لە ساڵەکانی ئایندەیە بەردەوام بن و من و تۆژێکێک بین لەو کەسانی کە کار بکەین و ئەو دەرفەتە بێتە بەخۆشحاڵیەوە بە خۆشحاڵی دیاریگیان سپاس بۆ ئامادەبوون زۆر خۆشحاڵ بووم هیوادارم هەمیشە لە سەرکەوتنا بتبینم زۆر سپاس دیدەگیان بە هیوام ئەم فستیڤالە سەرکەوتوو بێ و تۆش هەمیشە لە هەنگاوی باشە ببینم زۆر سپاس بۆ ئامادەبوونت ئازیزانم گفتوگۆی ئەمڕۆمان لەگەڵ ئەم خانمە ئەکتەرە کۆتایی پێهات تا گفتوگۆیەکی تر و فیلم سازێکی تر کاتێکی خۆش بۆ ئێوە و ماڵاوە.